خێزانم ماوەی ساڵێکە ساڵ و نییەکە ئەوەی ڕاستی بێ مامۆستاگیان نەزیفی هەیە نەخۆشە لەگەڵەوەی کە نەزیفیشێ مامۆستا نەخۆشە حەپیشی هەیە ینی ڕۆژانە دەرمانی هەیە شتی هەیە جاسە مامۆستا ئەماڵێ من ئەمێ بە ڕۆژوم و ئەمێ لەگەڵیشان نوێژیشکەم جا مامۆستاگیان نازانم وڵامی تۆ چییە بۆ ئێمە قوربانگیان مەبەستت نەخۆشی ئافرەتانە وایە نەزیفیەکە بەڵێ مامۆستاگیان بەڵام ینی لە چارەسەر دەرچۆ مامۆستایی بەڕاستی نازانم ڕوویکی نەچوو تێگەم قوربانگیان بۆ هەموو ئافرەتانی کەەوە نەخۆشی نەزیفی خوێنیان هەیە طبعا هەموو ئافرەتێک معیار و قیاسی خۆی ئەزانیە مانگانە چ کاتێک کەوێتە حاڵەتی سروشتی و طبیعی خۆیەوە و ڕۆژەکانیش و مودەکەشی چەندێکە 6 ڕۆژە 7 ڕۆژە ئەزانێت بۆیە ئەو معیارە دیاری ئەکات دوای ئەوە هەر خوێنێکی بینی ئەوە پێی ئەوتێت دەم المستەحاضە واتە خوێنی نەخۆشی ئەم خوێنی نەخۆشیە لە شەرعا ئیعتیباری بۆ ناکرێت واتە پێویست ناکات تۆ نوێژ نەکەیە بێ نوێژ بکەیت بەڵام بێ کاتی کە بانگی دا ئەو کاتت دەزمێ شەڵەگریت خوێنی نەزیفەکە لا ئەدەیت جلوبەرگەکەی بۆ ئەگۆڕیت طبعا بێ خۆت پاکش و خۆت پاک و خاوێن ڕاگریت ئەو کاتت دەست ئەەکەی بە نوێژەکەت ئەگەر لە ناو نوێژەکەشە ئەگەر تەڕیەکە بوو نەزیفێکە بوو نوێژەکەی نابڕێ و نوێژەکەی دروستە و ڕۆژوش واجبە و فەرزە لەسەری ئەبێ بیگرێت دەستم چاو مامۆستاگیان وازحە قوربانگیان زۆر وازحە مامۆستا ینی بەڕاستی دڵخۆشین ینی کە جوابەکەمان دەستکەوت بالضبط قوربانگیانەوە زۆرێک بۆ نمونە ئەو ئافرەتانە نەزیفی خوێنیان هەیە و ئەزانن ئەوش ملحقە بە بۆ نمونە ئەو حاڵەتە طبیعی مانگانەی خۆیانەوە نە حاڵەتی طبیعی مانگانەی خۆیان 7 ڕۆژە 6 ڕۆژە لەو 6 ڕۆژەیە نابێ بە ڕۆژوو بوون و نابێ نوێژیش بکەن بەڵام لە سەروی ئەوەوە ئەگەر هەر نەزیفیەکە بوو پێی ئەوتێ دەم المستەحاضە خوێنی نەخۆشیش هیچ احتیبارێکی نییە بۆیە پێویست ناکات خۆی قەلەقا بڵێ وەڵا ئەمەش هەمان خوێنە نە هەمان خوێن نییە بەڵکو ئەبێت بۆ هەموو دەزمێ شەڵگرێت و کاتێ بانگیدا ئەنجا دەزمێ شەڵگرێت ئەگەر لە ناو نوێژەکەشە تەڕاییەکی بەدی کرد هەستی پێکرد نوێژەکەی نابڕێ نوێژەکەی بەردەوام ببێت